ئەمڕۆ نۆزدەینەوە بەشی شێوەکاری بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری و هونەری گەرمیان پێشەنگایەکی شێوەکاری هاوبەشی بۆ هونەرمەندانی گەرمیان کردەوە. پێشەنگەش لە ژێر ناونیشانی حەسرەتی بڕیار و تابلۆونەکانە بوو بۆ لە ژێر ناونیشانی ئەو شەهیدەی بڕیار کە باوکی لە جەنگی دژی داعشە تیرۆر کرا و شەهید بوو و بڕیاریش بۆ باوکی بۆ ڕۆحی باوکی لە مەراقی باوکی گیانی پاکی لەدەستاوە. پێشانگەکە زیاتر لە 40 هونەرمەند و 51 تابلۆی لەخۆ گرتبوو. لە کۆتایی فستیڤاڵەکەشمانە خەڵاتی ڕێزێنانمان بەسەر خانەوادەی شەهید و هونەرمەندانی بەشدارووە دابەش کرد. أفين محمد